ڕێگەبانەکان کەسکن ڕووداوی هاتوچۆ زۆربەی زۆی لەو سنوورانە دروست دەبیتن. پێویستە شوفێرتمە پابند بن بە ئەو هێمایەتمە دانای. هاتوچۆ gelek zor e siyareke gelek qerebareke li ser em ڕێگایە. کە بە ڕێگای مەرگ ناسراوە زیاتر هۆکار ئەوەیە ئەو ڕێگار لە ڕووی هەندسیوە شروعی هەندسی بە معنای کەلیمەی تێدا نییە. لەگەر بوونی کەم و کورتەکانە ژمارەی زۆری هێمای هاتووە بە هەموو زۆرەکانیەوە ثابت کراوە لە ڕێگاکان بۆ ئاگادارکردنی هاوڵاتیان. تابلو دامرێت کە ئاماژە بە لوفە و ئاماژە بە مەترسی ڕێگەبان بکرێت. بخۆشم گلەی لە خۆشم دەکەم کە بە تا دەرەجەک تا ڕادێک نەمتوانێت تاوای پێداویستەکانی شەقامەکان داوێمەکە. ئێرە دەڤەری باڵەکایەتە ئەو ناوچەیە چەندین قەزا و شار و شارۆچکە و گوند لە خۆ دەگرێت. لە بەشێکی ئەم ناوچەیە ڕێگای سەرەکی و استراتیژی پێدا تێپەڕ دەبێت کە وەک گرنگترین دەواازەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت و هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا. ئەم گرنگیەوەی کردووە ببێتە ڕێگایەکی سەرەکی و جەنجاڵ و قەرەباڵغ لە هەمووشۆی ئۆتۆمبیلە گەشتیاری و بازرگانیەکان و خەڵکی دەڤەرەکە. هاوکات جوانی سروشتەکەی ناوبانگی زۆری بە دەڤەرەکە بەخشیوە کە لە هەر چواروەرزی ساڵ ڕەنگی جیاواز دەپۆشێت و کەش و هەواکەی سەرنجڕاکێش دەردەکەوێت و سەرڕای ئەو هەموو جوانیە بەدەست چەندین گرفتی وەک ڕێگاوبان و سیستمی هاتوچۆ و مەترسی خراپی ڕێگاکان دەناڵێنێت. بۆیە بەرنامەی ترافیک لاڵقەی ئەم جارەی بە چیرۆکێکی دڵتەزێن لە ڕووداوێکی هاتوچۆ لەو سنوورە دەست پێ دەکات لە ئەنجامی ئەو هۆکارانەی کە بوونەتە مەترسی لەسەر هاتوچۆی شۆفێران و سەرنشینان. لە جێڕانەوەی ئەو چیرۆکە ژەفسەرێک لە پۆلیسی هاتوچۆ لە بەڕێوەبەرایەتی ناوشاری سۆران هاوکارمان دەبێت. ئێرە ماڵی ئەو مرۆڤەیە کە بووە قوربانی خراپی ڕێگاکانی هاتوچۆ. مزەفەر ئەو گەنجەی کە جەعفەری باوکی چەند ساڵ پێشێستا لە ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای هامڵتۆن گیانی لەدەستدا و تا هەتایی ماڵاوایی لە خێزانەکەی کرد. ئەو ڕووداوەش لە ئەنجامی کەوتنە ڕووبارەوە بە هۆکاری لە دەستدانی کۆنتڕۆڵی ئۆتۆمبیلەکەی و نەبوونی بربەستی ئاسنین لە ڕێگا و لێوارە مەترسیدارەکان. بەسە هەندێک جۆ پێویستە مەسەرەن بربەستێکە کنگریتی هەبوو ئەگەر ئەو بربەستە کنگریتی هەبوو مەسەرەن ئەو جێ بۆی ملێ دەعم کرە ئەو حادثە لێ چێ بووی لەوەنە حالەتەکە نەوعێکی دی بوو هەر هیچ نەبوو دەعمەکە سۆدە بوو. هەندێک جیەتە مەسەرەن پێویستە تۆسەیان بربەستێکە پلاستیکی کنگریتی دۆنن. دزانێ ئەم نەچین هەر 2 متر تۆسەکێ دانین نوکە نۆبەینۆ مەرینوس حتی سوپەرمارکێتۆ هەنێ نۆبێتە 500 متر 2 تۆسەی هەی ئەگەر ئەم بین هەمە جۆ تۆسە دانین ئەوەژی دەبێتە ئیزعاجێک بۆ خەڵکی. ڕێگا بریتیە لەو شوێنەی کە دیاری کراوە و تایبەت کراوە بە جوڵەی ئۆتۆمبیل کە پێک دێت لە شەقام و لێواری ڕێگا و شوێنی وەستانی ئۆتۆمبیل. ئەو ڕێگایانەش بە پێی ستانداردی جیهانی دابش دەبن بۆ چەند هێڵ و ڕێک ڕێژ بەشێکە لە شەقام کە پێویستە ئۆتۆمبیل پێیدا بڕوات. بابی کاک مزەفەر ساڵ 2005 بی ڕێکا هاملتون بی نیک گوندی بەسرینە. ئەو کاتێکە ئەو حادثە هاتە ڕۆیدان دیوار پەرژین و پەرژین ئاسن و دیوار باڵپشت منتەقە نەبی بەس نوکە ئەو منتەقە هەمە جی پەرژینە ئاسنە دانای و حادثە کەمتر بهێنەکردن و سەیرە کەمتر بچینە خوارێ.
دیاره او حادثه سال 2005 رو دو وقتی گرانوی بی سوارش ورگرته بی او وقتش بکنو که نبی دیاره توانیت حکومت سنوردان بین دیوارت کنگریتیت بربست ندانو بین هنگی دی وقتی سواره ورگرته وکی شاهد عیان بیجن سواره ورگرته بی پی کنترل نبی اگه نخوصه سرعت نبی سواره گازنده خلکی خلق زور گلایی های که شقامت ما جادت ما استاندارد دولی نیم نچین بجیم جادت ما تواون بله جادت ما جیت های نه جادت های استاندارد نین خاصنا رکا هاملتون وی قدرت شوی شین سپاسیا جناب برابر آتشی سوران و قائم مقام و وزارت ناخوب بکن بوما نزدیک 1500 متر پرجین آسان دانای رگا هاملتون کو او سیاره چنا خاره بونا گلی دا کمتر چنا خاره و بهتر آگردن زان همه دیگه که امنشیم به جنس خطا جادا و شقامایه هنده چیزی که جنس کایسه شوفر جدیاری توا شو اینه های پیوز نکرد شوفر سرعتای نیستی 8 شوفر 120 140 چیتن طبعا اگر سرعت زیاد بیدن سبب رویدان حادثویت بیدن یعنی هر روز یک بوی ما هر وقت دنیا و حالت روی دایا حالتی که زور نخوش به براستی خوش دازانی بس امن همو جاره مگر بر بس لیره هبون لونه و قضیه رو ندابه بس دیاره قسمت خو او بو هیوادارم داوش لحکومتی شکم او شوینانه که پیویست به بربست بن بربستی بو دابن رین چون که زور جار بربست دبیت هوی اوی با مال بچی کشنیه بس روحکه بگریتوا ڕێ گرنگترین بەشی ڕێگایەکەیە کە هێڵی ڕۆیشتنی ئۆتۆمبیل لەسەر ڕێگا دیاری دەکات بەڵام ترافیک لەو بەدوادا چوونە هەڵوەستە دەکات لەسەر خراپی ڕێگا و بان و زۆری تاسەی نایاسایی و نائەندازەیی و کون و کەلەبەر و قۆرتی ترسناک لەسەر ئەو ڕێگایانەی کە لەو ناوچەن بەپێی ستانداردی جیهانی ئەو ڕێگایانە پێویستە کۆنتڕۆڵ بکرێن بە هێماکانی هاتوچۆ و تاسەی پلاسیکی و لایت و بربەستی ئاسنین بۆ کەمکردنەوەی مەترسی ئەو ڕێگایانە و پاراستنی شۆفێر و سەرنشینەکان. ڕووداوەکانی هاتوچۆ بەپێی قسەی پۆلیسی هاتوچۆی سۆران لەو ڕێگایانە زیادی کردووە و زیانی گیانی و مادیشی بەرز کردوتەوە. ئەو زیادبوونەش دەگەڕێتەوە بۆ خراپی ڕێگاکان و زۆری تاسەی نایاسایی ناتەندروست کە زۆر جار بوونەتە هۆکاری وەرگەڕان لە شەودا و دروستبوونی ڕووداوی هاتوچۆ لە دوای یەک. هاوکات تەسشی ڕێگاکە و زۆری ڕەگلە و قۆرت و کەمی هێماکانی هاتوچۆ و بربەست وای کردووە شۆفێران بەتر سوود لە ڕاوچێ ئەو ڕێگایانە بەکاربێنن کە زۆر جار ئەم ڕێگایانە بوونەتە تەڵەی مەرگ بۆ شۆفێران و سەرنشینەکان. بۆ ڕێگەگرتن لە کەمکردنەوەی زیانەکانی گیانی و ماڵی لە ئەنجامی ئەو هۆکارانەی کە دەبنە ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگایانە پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزە و کارمەندەکانی هەوڵی هۆشیاری شۆفێران دەدەن لە بەستانی پشتێنی سەلامەتی و کەمکردنەوەی خێرایی و چاودێریکردنی ئەو ڕێگایانەی کە هۆکارن بۆ ڕووداوانە. دوای بڵاوکردنەوەی هۆشیاری لێپێچینەوە دەکەن لەو شۆفێرانەی کە گوێ بە ڕێنمایی و یاساکانی هاتوچۆ نادەن و پابەند نابن بە یاساکانی هاتوچۆ. سەبارەت بەو کەم و کوڕیانە لەو ڕێگایانە پۆلیسی هاتوچۆ باز لە هەوڵەکانی خۆیان دەکات بۆ ڕێخستنی ئەو ڕێگایانە لە ڕووی هاتوچۆوە.
لە بەرامبەر ئەو خراپیە لەو ڕێگایانە پۆلیسی هاتوچۆ ئەو خراپیە ناخاتە ئەستۆی خۆی و لایەنی پەیوەندیدار بە بەرپرس دەزانن چونکە بۆ چاکردنەوەی ئەو ڕێگایانە دەڵێن بودجەی زەبەلاح پێویستە و قەیرانی داراییش هۆکارە. دەربارەی ڕێگاوبانەکانی سنووری بەڕێوەبەراتەکەمان بە شێوەیەکی گشتی کە قەزای سۆران مێرگە سۆر ڕواندر چۆمان ئەیگرێتەوە دەبینی ڕێگاوبانەکان بە شێوەیەکی ستاندەری جیهانی نین و لەگەر ئەوەشدا ئێمە دەبینین ڕێگاکان زۆربیان یەک ئارستن واتە یەک سایدن لە هەمان کاتیشدا دەبینین ڕێگایەکی قەرەبارغە ڕۆد هاموشوێشی زۆری لە سەرەی هاوڵاتیان بەگشتی و لەگەر ئەوەی سنوورێکی نێودەوڵەتیشکەوە پایتەختی هەرێمی کوردستان بە کۆماری ئیسلامی ئێران ئەبەستۆ لەم ڕێگا ڕەتەبی کە بە ڕێگای هاملتۆن مەشهورە ڕێگای حاجی عومران هەولێت لێرە هەستەکەین کەم و کورتی لە بواری ڕێگاوبان بەگشتی هەیە و ڕێگاکە ستاندەر نین و سیستەمی ڕێکوپێشیان تێدا نییە. قاشت بەستە ئەگەر زەحمەت نەبێ بەوەی خۆشتەنیشتە خۆش برێ بە سەرنشینەکەویش بەستی چووکە دەبێت دەزانی ئێستاکە ناوچە شاخاویە دەوروباریشە نییە گەری عەلی بەگە زۆرترین ڕووداوی لێ ڕووداوە لە ساڵانی ڕابردوو بە تایبەت ئەو ڕووداوانی کەوە مردن و بریندای تێدا بووە لۆێ یەکەم چش کە پێوەی پابەندی بەستنەوەی قاشی ئەمانە لێرە تو دەبی هەم پابەندی خێرای دیاریکراوبی کە لەوە لۆلۆری دیارکرا هەم پابەندی پاراستنی باربی کە بارەکەت نەبەرز بێ نەفراوانیش بێ کێشە لۆ هاتسۆی دروستکە هەر بارێک کەوا قوم و چەگر و ئەو شتانە بارەکەن دەبی چادر بەکار بێ ونیە دەنابیشت چادی بەکار نێنەوە وەلەو موادەکە دیانە بەڵام ئەمە حساب بۆ ئەوەیەکەن کە هەر قەلابێک چەگر قۆم خۆر و ئەو شتانە بەکار بێنێ و دەبێت بالمەقابل چادری پۆشینی ئەم بارەی پێبی. ئێمە وەکو لایەنی هاتسۆ بەردەوام لەسەرهێنین و بەردەوام کارمان کردووە بۆ ئەوەی بتوانین سەرڕای خراپی ڕێگاوبانەکان بەڵام بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین و ڕووداوەکانی هاتسۆ و کارساتی هاتسۆ و قەرەبارغی و زنجاڵی هاتسۆ بۆ ڕادەیەکی وا کەم بکەینەوە کەەوە بتوانین کەمترین زیانی بەدوایەوە بێت و هاوڵاتانیش تووشی هەرسان و دڵەڕاوچێ و تووشی کارسات نەبن بە هۆکاری ڕووداوی هاتسۆ و بە هۆکاری خراپی ڕێگاوبانەکان. سەرڕای بوونێ و هەوڵێک ئێمە ئەدەین بەڵام کەموکورتی هەیە و ڕووداو هەیە و کارساتی هاتسۆشەیە نەخاسمە لەو کاتانێکەوە کارساتی شروشتی ڕوو ئەدە وەکو ئەم ساڵ دەبینین لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوو لافا و بارانێکی بە لزم هاتوو بۆ هۆکاری جیرانی چەندی ڕێگاوبان و گرفت بۆ هاوڵاتیان دروست بووە کێشەی هاتسۆ و کێشەی جیرانی ڕێگای بەدوا خودداهینە. پێویستە لایەنی پەیوەندیدار خەمێک لە خراپی دۆخی ڕێگاوبان بخوات و گلەیی و گازاندەی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت و خزمەتگوزاری زیاتر لە بواری هاتوچۆ ئەنجام بدات. لێرە ئەمە پێشنیارمان بۆ لایەنی پەیوەست و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کەەوە ئاوڕێکی جدی و خێرا لە ڕێگاوبانەکانی دەڤەری سۆران بداتەوە خۆت وەک ئەزاندەی ڕێگاکان ناوچێشی شاخاویە و هەردەم هاوڵاتیان لەژێر مەترسی ڕووداوی هاتسۆ و ڕووداوی شروشتیدان بەهۆی کارەساتی تەبیعیەوە. هێما بە بەردەوامی دانرا لەلایەن ئێمە و لەلایەن جیهەتی ئاودانکردنەوە بەڵام لەگەر ئەوەشدا کەموکورتی هەیە لە هێماکان وەک دەبینین پەیژی ڕێگاخەوەی کە گاڵێرمان داناوە بەربەستی کبرستۆنمان داناوە هێماکانی زۆر زۆرمان داناوە بەڵام هەندێک ڕێگا هەنا پێویسترن لە هەندێک ڕێگای تر ڕێگای حاجی ئۆمەران سۆران حتمما پێویستی زیاترە لە ڕێگاش وەکو ڕواندز وەرتێ یا سۆران وەرتێ.
والله هتابي ريوبان أتسكن هتابي أخرب بخواي هم جانن بخواي ريوبان أتسكن بخواي بيجي ورينا أو تبخواي دي كان دو ساربن بخواي يشيرين تاج نخشيتو باشوا براسي هيس ريقابان النية نزادمان هي نريوبان هي نأومان هي مشروع شكاية يعني تزادا أو تزادي حال ما أنت ماشيكا يك سيارة رابوسي زادي دي مزالي نية يعني سيارة بروا سنوري قلازة بجدر همي فيك ودا بسيطة يعني نعيق لورتي نعي ورتي براسي زور تسكت زادي هوليري همي دقريتو يعني والله إذا خطأ الشيء لو أنا خطأ من بي من خطأ منها أو حارتي عرض هي مزال هي زاد هي حكمت بو معناك بالنسبة رقابانا كان دول خانقاو حاج ومرانو هتاكو ليرة وشوربتو بلاي كرتكو ورتو براسي قرباسي أو زادانا كن زادا كان من ويرانا رجلي زور بدرجيك زادا كان تسكن هما هاتشوي تيانيا خلص يوم من دقيقة برو زياتر لورياني تريلياني هاتشوي بوريدا بتايبت بوسوران ردي كي بولاي راني حاج ومران زادا كي هي ماينيا تسكا بكل كي اوينا كتبت واني اللي رانا بارج خديان بارج باش بارك اللي بروي بورانيا اوي كزور اللي رانا خراترا ويرانترا براسي شياوي هاتشوي بذاكرني الرجاي ورتي كي ايصابو بخطش الرئيسي خلق الحاج ومران بارك بوراني سليماني براسي هيتش ماك هيتش شێوازەشی هاچووی تیانە کە خەڵک هاچووی پێدا بکات والله زادن زۆری خراپە زۆر تەسکە ئەو زادە پێویست پێە بیکرێت دووسایت خاز زادەی گوندەکان ئەو گوندانی دەوروبەری سۆمانێ و دۆرێ ڕستەی هەر هیچی لۆ نەکرێە خەڵکەچی زۆر لە ناو چوە لێرە وەرگەڕایە دامی کردیە لەبەر زادە تەسکەکەی لەبەر ئەو تڕێلانی ئێرانێ دێ زادەشی قەرەبارغا خەڵک زۆر کاسبکار زۆر لەسەریتی هیچ تابلۆشی لێ نەدرا ئشارەتەشی لێ نەدرا یعنی لێرەگە تاسە گەلک زۆرە تاسمان لە پشتمانە تاسەکە یعنی ئەمڕۆ بەیانی بەخۆمان دیت تاسەی لە پێش ئیستا بێکی ئەسیارە چیریکە هات ڕمپەی لە هینا لە پشترا لە زۆر زیاد حادیسە ڕووی داوە سیارە وەرگەڕاوە زۆر بە پەناو پێچە بۆ بە دوواداچوون بۆ پرسە کە بۆتە جێگەی نیگەرانی خەڵک و شۆفێران لە خراپی ئەو ڕێگایانە کە کێشەی گەورەی بۆ هاتوچۆ دروست کردووە بەڕێوەبەری ڕێگاوبانی سۆران ئاماژە بە هۆکارەکانی خراپی دەکات و هەوڵەکانی چارەسەریش دەخاتە ڕوو سەرەڕای هەبوونی گلەیی دروستبوونی تاسەکان لە ناو ڕێگا تایبەتی ئەو چاڵوچۆڵانەی کە دروستە بن لە چەند شوێنێک جاریوە هەیە دەبینی شاخێک داڕمێت لەوانەیە بەشێکی زۆر لە ڕێگا تێک بدات ئێمە توانین ئەو کات بە شێوەیەکی بەپەلە لە ماوەیەکی قیاسی کەمدا بتوانین نفسی شوێن قێرکەینەوە یان حداقل وەکو بیدایەتی لێ بکەینەوە ئەولەویەت هەمیشە لای ئێمە ڕێگا سەرەکیەکانن وەکو باسم کرد تایبەتی ڕێگای هامڵتۆن لە سنووری ئێمە اینجا لە دوای ڕێگای سەرەکیەکان ڕێگای لاوەکی و ڕێگای گوندەکان چونکە ئەم ڕێیە بە درێژەی ئەم ڕێیە زۆر کەندی تێدا لەوانەیە بەدەیان کەندی تێدا بیتن ئەو کەندانە دروستە ئاوبەری تێدایە ئەو ئاوبەرانە لەوانەیە چونکە ڕێگاکە بخۆ ڕێگاکی قەدیمە ئەو ئاوبەرانە لەوانەیە لە سەردەمێکی زۆر قەدیم دروست کرابن حسابی ئەو حەجمی ترافیکەی ئێستا نەکرا بچکە ئەمە ئەو کێشەمان لە پێچ و لوفەکانیش هەیە لە ڕێیە بوون منە ڕێ هامڵتۆن لە نێوان سۆران چومان کە بە ڕێگای مەرگ ناسراوە زیاتر هۆکار ئەوەیە ئەو ڕێگار لە ڕووی هەندسیوە شروعی هەندسی بە معنای کەلیمەی تێدا نییە دروستکردنی تاسە لە پێش دەرکەی ماڵان طبعا هەر تاسەی کە دروست بکرێت قانونیان دەبیت ڕخسەتی قایمقام یان بەڕێوەبەری ناحیەی لەگەڵدا بیت طبعا ئیجازە ئەوان دەبی ئیجازەی بدەن و دروستکردنی تاسەش زیاتر پەیوەندی بە ئەندازەی هاتوچوو هەیە لە بەڕێوەبەراتی هاتوچووەکانی سەر بە وزارەتی ناوخۆن ناهەندسی و ناڕێکن چونکە بە تایبەتی ئەو تاسانەی کە بە کۆنکریت دروست دەکرێن تاسەی زۆر ڕقن ئەو ئەندازەی کە بەلانی زۆرەوە دەبی لە 10 سانتیم لەسەر جادا بەرز بیتن بلندی تاسە شوێن هەیە لە 10 سانتیم گەلێک زۆرترە جەنابتان بیریتانە ئەگەر ئەوانە ڕخسەت یان کتابی بە ئیجازەی قایمقام یان مدیر ناحیە دروست کرابن لە بردننی ئەستەمە هاوڵاتی لێ ناگەڕێت بۆ چاکردنی ئەو ڕێگایانە پێویستە هاتوچۆ و شارەوانیەکان و ڕێگاوبان و تەواوی لایەنی پەیوەندیدار بە هەماهەنگی پلانێک دابڕێژن بۆ باشترکردن یان کەمکردنەوە یاستی خراپی ئەو ڕێگایانە
ئەگەر چارەسەر یەکجاری نەکرا. لە بەرامبەرەوە هەوڵانە شۆفێران دەبێت دووریاتر بن لە شۆفێری لەو ڕێگایانە و پابند بن بە خێرایی دیاریکراوی مەودای نێوانیان تا زیانەکان کەمتر بنەوە. یەکێک لەو هەوڵانە بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێگاکان بە هێماکانی هاتوچۆ و بۆ زیاتر بەرچاوڕوونی شۆفێران و ئاگادارکردنەوەیان لە پێچاوپێچی و شوێنە مەترسیدارەکان بەشی ئەندازەی پۆلیسی هاتوچۆ بەپێی توانە بە هاوکاری وەزارەتی ناوخۆ و هاتوچۆی هەولێر لە هەوڵدایە ڕووداوەکان کەمتر بکەنەوە و شۆفێر لە ئاگەری خراپی و مەترسی ڕێگاوبانەکان ئاگادار بکەنەوە. ئەو کارەش بە دانان و چەسپاندنی هێماکانی هاتوچۆ دەبێت. ئێمە وەک بەڕێبەراتی هاتوچۆی سۆران بەشی ئەندازەی هاتوچۆ ئیشمان چەند ستافمان هەنە، ستافی ترافیک لایت، ستافی دانانی تابلۆی هاتوچۆ، هێماکانی هاتوچۆ، تاسەی پلاستیکی. بخۆی هێماکانی هاتوچۆ ئەمە ئیشی هێماکانی هاتوچۆ دەکەین. بەس ناوچەکە ناوچەیەکی شاخاویە، یعنی وەک دیارە پێویست ناکە ئەمە بڵێن، دیارە ڕۆژانە دەبینی ناوچەیەکی شاخاویە، ڕێژەیەکی زۆر با و باران ڕوو لەو ناوچەیە دەکات، دەبینی زۆربەی هێماکان بە بای دەکەون، زۆربەی هێماکان بە باران و دەگە هاتنە خواری شاخەکان دادەڕەمێنە خوارێ. ئەوی دیکەش دەبینی هاوڵاتیانیش هەتا دەرەجەیەکی کەم هاوکارمان نینە، یعنی لە جیاتیەوە کە پەیوەندیمان پێ بکەن هێماکی هاتوچۆ تێکچووە، هێماکی هاتوچۆ کەوتیە، لەبەرەوەی کە ئەمە ئەو مەساریفەی نەکەنەوە هێمای هاتوچۆ دابنێنەوە لە شوێنی خۆی کە خەڵکێک ئیستفادەی لێ بکە، ئەوان لە جیاتیەوە کە ئاگادارمان بکەنە دەست بەجێ بە هەڵگرتنی هێماکەی دەکەن، هێماکەی هەڵدەگرن، یان هێماکە پاشماوەیەک بە دیار نامینی پاش بخۆی پاش پێش 2-3 ساڵ پێش ئێستا هەلە سنووری سپیلک هەتا سنووری حاجی مەران لەلایەن شەریکە ئیتالیەوە تقریبا ڕێژەی 1050 علامە لەو ڕێگا سەرەکیە دانرا. بخۆشم تا ڕادێک یعنی بە ماوەی 11 ساڵێکە خزمەتی ئەو شارێ دەکەم، بخۆشم گلەی لە خۆشم دەکەم کە بە تا دەرەجەیەک تا ڕادێک نەمتوانێت تەواوی پێداویستەکانی شەقامەکان دابین بکەم. ئێمە لە بەڕێوە بەلایەتی هاتوچۆی سۆران تەمان سنووری ئێمە سنوورێکی بەرفرەوان و ئەوانەیە و جادەکان و ڕێگاوبانەکانی ئەو سنوورە تامی دلی ئێمە نیە و تامی دلی هاوڵاتیانی خۆشەویستیش نییە. لەبەر ئەوەی شوێنێکی شاخاویە، زۆربەی جادەکانی ئێمە پیچ و پەنایەکی زۆری تێدایە، دیدی کامل بۆ براشوفێرەکان بە تەواوی نییە، بۆیە ڕووداوی هاتوچۆ لەو شوێنانە زیاتر لە شوێنەکانی کە دروست دەبیتن. تەمان ڕێگاوبانەکان دانانی ڕێگاوبانانەکان یا شوێنەکانی پەیوەندی بەمەوە نییە، بەڵام ئەو شوێنانەی کە لە کاتی کە جادەکە دروست دەبیتن، ئەو جادانە کە دروست ڕێگاوبانەکان کە وەیش دەکەوێت و کە کاری تێدا دەکرێت و هاتوچۆی تێدا بەردەوام دەبیتن، ئێمە ئەرکی سەرشانی ئێمەیە کە تابلۆی ئەو شوێنانەی کە دابنێتن کە ئەو شوێنە قەدەغێ یا ئەو شوێنە دیدی کامیلی دیارنیە یا ئەو شوێنە شاخ هەڕوێتن یا ئەو شوێنێکە لۆف و پیچ و پەنایەکی زۆری تێدایە. ساڵی 2014 پێش دروستبوونی ئەو قەیرانی دارایی ڕێگاوبانەکان بە شێوەیەکی گشتی زۆر بە باشی بەڕێوە چوو، زۆر باش دروست دەکران و ئەوانە، بەڵام ئەو قەیرانە وای کرد کە ئەو ڕێگاوبانانەی کە سنووری ئێمە پاش بکەون. داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان کردووە کە جارێکی کە پێداچنەوە بکەن بەو ڕێگاوبانانە بتوانن زۆربەی زۆری جادەکانی ئێمە ڕێگاوبانەکانی ئێمە بە دوو سایت بکرێن. ڕێگاوبانەکان تەسکن، ڕووداوی هاتوچۆ زۆربەی زۆری لەو سنوورانە دروست دەبیتن، داوا لە حکومەتی هەرێمی کوردستان ئەەکەین، داوا لە لایەنی پەیوەندیدار ئەەکەین کە بتوانن ئەو ڕێگایانە باشتر بکەن و ئەو پیچ و لۆفە و ئەوانە کەمتر بکرێنەوە، لەبەرەوەی زۆربەی زۆری حادیسەکان ڕووداوەکان لەو شوێنانە دروست دەبن. دوای هەستکردن بە مەترسی و خراپی بەشێکی ئەو ڕێگەیانە و زۆری لێوار و خەرەند
هاتوچۆی هەولێر و سۆران بە هاوکاری وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی تیمێکی وڵاتی ئیتالیا و تیمێکی ناوخۆی لە ئەندازەی هاتوچۆی هەولێر و سۆران دەستیان کردووە بە بەستانی گادرێل کە پەرژینێکی ئاسنینی بەهێزە بۆ پاراستنی گیان و سەر و ماڵی شۆفێران و سەرنشینەکان. ئەو کارەش تا ئێستا 30 کیلۆمەتر ئەنجام دراوە و نزیکەی 60 کیلۆمەتریش لە جێبەجێکردندایە.